بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سرتا بدا صلوات لسد داري پیغمبريان صلى الله عليه وآله وسلم دس بأكين وألين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. سپاسی خوای گەورە ئەکەین کە لەم مانگە پیرۆزە عمری باقی کردین تاوەکو بتوانین ژیانێک لەبەر خاتی خوا لەم مانگە پیرۆزە بەڕێ بکەین. مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکە کە زاناکان ئەفەرمون مانگی عاقڵکردنی لاشە و بەرزکردنەوەی ڕۆحە. خوا جل جلاله کەتەلۆکێکی بۆ ژیانی ئینسان داناوە کە چۆن بژی، چۆن بخوا، چۆن هەڵسێ، چۆن دانیشێ. ئەم کەتەلۆکەی کە خوای گەورە بۆ ئینسانی داناوە پێی وتوین دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بە بۆ ئەوەی ئەگەر زیادەیەک لاشە تا مایەوە جارێکتر لاشەت بیخواتەوە و تەندروستێکی باشت هەبێ. ئەگەر ئەمەت هەر نەکرد بە ئیلزامی و بە واجبی مانگێک بڕیار ئەدا لەسەر تۆ کە ئەبێ بە ڕۆژوو بی. ئەم مانگەی کە بە ڕۆژوو ئەبیت پێویستە خۆت بگریتەوە، لاشەت ماندووکەی. ئێمە میلەتی کورد زۆر پێویستمان بەوەیە بە دوای مەعانی وردی ڕۆژووا بگەڕێن. کافران و بێدینان نەخۆشیە نەماوە لە وڵاتی ئێمە بڵاوی نەکەنەوە. لە بەرامبەر وەستانی هەموو نەخۆشیەکانە بە خۆگرتن ئەوێت. چیتیە ئەگەر کەسی موسڵمان بڕیار بدا لەم مانگەدا دەم لە شیرینیەک نەدا ئەوەی مادەی شەکریتیە کە ئێستا بە ژەهری سپی باسەکرێت. چیتیە ئەگەر دەم بە خوێوە نەدات. چیتیە تۆیەکی ئیماندار کە ئەوەندە بەهێزی لە بەیانەوە تا ئێوارە لە بەرخاتی خوا خۆتەگری، ئێوارە لەسەر سفرەکەت ئاگات لە گەدەت بێ. ماندووکردنی لاشە زۆر گرنگە. اینجا ئیرتیقای ڕۆحە بێ. بەخوا بە تێری زۆر قەت ڕۆحت بەرز نابێتەوە. ئەم مانگە مانگی ئەوەیە ڕۆحت ئاشنا بێ لەگەڵ مەلەکوتی خوایە جەلە جەلالوهو. ئەوەش بەوە ئەکرێ بەڕاستی ئینسان زۆر ئازایانە کۆمەڵێ بڕیار بدا. چیتیە ئەگەر ئینسان برنج نەخوا؟ چیتیە ئەگەر گۆشت نەخوا؟ چی لێ ئەقەومێ ئەگەر بێت و شتی زۆر تەبیعی بخوا لە مانگێکە؟ چی لێ ئەقەومێ ئەگەر لە ١٨٠ خواردنی کەم کاتەوە؟ هیچ کاریگەرێک لەسەر ئەم کەسە دانانێ. بۆیە ئێمە پێویستمان بە شۆڕشی گەداکانە. هەرچی بەرنامەیە هەوڵ ئەدا فەقیر وەکو دەوڵەمەند لێ بکە، شتی بداتێ. ئاینی پیرۆزی ئیسلامە کە دەوڵەمەند وەکو فەقیر لێ ئەکا، پێی ئەڵێ نابێ بخۆی، ئەبێ بزانی تامی برسێتی چەنێک. وەڵڵاهی ئەبێ ئێمە میلەتێک بین چێشکەین، چێژ لە نەخواردن، چێشکەین لە برسێتی، چێشکەین لە خۆگرتنەوە، چێشکەین لەوەی کە
پەروەردگار جل جلاله لە خۆمان ڕازی بکەین بەهۆی ماندووکردنی ئەم لاشەیە کە هەمان عەزیزانم هەموو ئەوەی کە خوا خەڵقی کردووە لەسەر زەویە خاک ئەی خوا دیقەت بدەن پارچە سێ فرە دەرە سەر زەوی خاک ئەی خوا مرۆڤێک فرێت بدەرە سەر زەوی و خاک ئەی خوا نامێنێتەوە تەنها شتێک لە ئینسانە ئەمێنێتەوە ڕۆحی ئینسانەکە بەرز ئەبێتەوە بەسە ئیتر خزمەتکاری لاشە کاتی ئەوەیە و مانگی ڕەمەضانە خزمەتی ڕۆحمان کەین بمانەوێت ڕۆحمان بەرزکەین ئێمە هەمومان ڕۆحەکانمان یەک کۆمەڵ گوناه گرتوویەتی ناهێڵێ بەرز بێتەوە پێویستمان بەوەیە کۆتی ئەو گوناهانە بشکێنین فرسەتی مانگی ڕەمەضان بە تەوبەیەکی جوان لە بەردەم ڕەب العالەمینە ئێرتیقای نەفسمان کەین و ڕۆحمان بەرزکەینەوە کێ هەیە لە ئێوە 100 کەسی کوشتە بێ کێ هەیە لە ئێوە مەشهور بوو بێ بە زیناکار کێ هەیە لە ئێوە عەبدەکانی خوا مەشهور بێ بە دزی کێ هەیە عەبدەکانی خوا مەشهور بێ بە ڕێباخۆر عەبدەکانی خوا کێ هەیە هەموو خراپەکانی تیا کۆ بێتەوە واز لە چاکەت مەهێنە واز لە تەوبەت مەهێنە ئافرەتێکی زانیە تۆزێ ئاویدا بە سەگی خوا عەفوی کرد لە ئومەتانی پێش ئێمەیە کەسێک 100 کەسی کوشت گەڕایەوە لای خۆ عەفوی کرد خۆ گەنجەکانی کورد لاوەکانی کورد گوناهی ئێوە چییە تاوەکو لە ڕەمەزانە باوەش نەکەنەوە بۆ ڕەب العالەمین و ئێرتیقای بەرزی ئیمانی ئێمە پێویستمان بەوەیە بینی خۆمان و خوا دابنیشین هەرچی گوناهی کردمانە ئەوە واڵای کەین خوایە ئێمەی گوناهکار و بەم مانگی ڕەمەزانە هاتینەوە لای تۆ ئەی ئەو خوای کە 100 کەسی کوشتە بوو کەسێک و عەفوت کرد لە ئومەتانی پێشوو خۆ ئێمە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چۆن عەفومان ناکەی پەروەردگارە ئافرەتێ مەشهور بوو بە زیناکار شەو و ڕۆژی بە زینا سەرف ئەکرد لێچێ ئاویدا بە سەگێک تۆ عەفوت کرد ئەی ئیلاهی ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەم زەمەنی فتنە و فەسادا بڕیاری چاکیمان داوە ئەگەر چی خراپێکی لە دەستمان دەرچێ بەخوا دڵمان هاواری چاکە ئەکە زۆر کات ئینسان شەرمەکە کاتێ لە بەردەم ڕەب العالەمینە گوناه و عەسیانەکانی بەرزە بنەوە وای لێ لە دوور ئەکەوێتەوە لە مزگەوت و خواناسی ئێمە بزانین خوایەکمان هەیە ئەوەندە وێزگەی داناوە بۆ عەفوی ئێمە بۆ لێبوردنی ئێمە بەخوا هیچ عەبدێک لە عەبدە ئیماندارەکان کە گوناه ئەکا ئیلا ڕەب العالەمین لێ خۆشە ابن تەیمە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ هەر ئیماندارێک بە مەرجە ئیماندار بێ ئیمانێکی حەقیقی بەخوا جل جلاله ئیمان بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەر هەڵە و تاوانێکی کرد ئەگەر بەر هیچ مەوسیمێکی ڕەحمەت نەکەوت خوا دەشتی داناوە بۆی لە گوناهەکانی ببووری یەکەم چاوەڕێی تەوبەی ئەم عەبدە ئەکا بەخوا ئەو کەسەی تەوبە ئەکا لە گوناه التائب من الذنب كمن لا ذنب له والله وەکو وایە هەر گوناهەکەشی نەکرد بێ هەر لەسەری نانووسرێ دەستی ڕاست مەلائیکەی دەستی ڕاست نایەڵێ قبول ناکە لای چەپ بینووسێ لەعەلە ئەم عەبدە تەوبە ئەکات و لە نامەی ئەعمالیان نانووسری دووهەمین دانا ئەفەرمێ ئەگەر تەوبەی نەکرد و لێگەڕا دواتر لە هەر کاتێکە ئەستەغفر اللهیەکی کرد لە دوای نوێژەکانت تۆ 3 جار هاوارەکەی ئەستەغفر الله خوایە داوای مەغفرەت لە تۆ ئەکەم ئەفەرمێ ئیلا بەمەیان ڕەب العالەمین لێ ئەبوورێ ئەگەر بە یەکەم لێ نەبوورە ئەفەرمێ بە دووهەم لێ نەبوورە هەر کردەوەیەکی حەسەنەی کرد ئیلا خراپەکانی ئەشواتەوە إن الحسنات يذهبن السيئات بەخوا جاری وا هەیە هەڵەو کەم و کوڕێکت کردووە شتێکی زۆر بەسیط ئەکەی جارێ بە دڵی دایک و باوکت هەڵ ئەسووڕێی جارێ لەگەڵ هاوڵەکەتا بزەیەک ئەکەی جارێ تەوقە لەگەڵ موسڵمانێکە ئەکەی خوا لێتە بوورێ لە هیچ ئومەتێکە ئەمە نەبووە کە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەبوو ئەفەرمێ ئەگەر ئەمەش نەبوو ئیمانداران هەمویان ئاوا مرتبطن بە یەکەوە ئێمە لە نوێژەکانە هاوارەکەن ئیهدینا الصراط المستقیم ناڵێن ئیهدینی خوای خۆم هیدایەت بدە هەموو ئیمانداران خوای هیدایەت بدە بۆ سەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕێبازی جوانی ئەصحابی ئەو ئەفەرمێ یان دوعای لێبوردەیی اللهم اغفر لي وللمؤمنين
لكوا إيمان دارك لم سرزويا دعاء بكبو إيمان داران لو أتي برتوي قلنا بارك رب العالمين عفوتك لو أتي دعاء كسيكي أفريقي كسيكي ياباني كسيكي صيني كسيكي هندي بو تو أكيوتك كرم لم كردستان يا دعاءكي تو أكيوتك كرم بو كسيك لوان خواهي قول لقناها كان أبوري أفرمي أقر أو نبو بخوا إنسان أقر مرت ربطي بقوة لبين إما دارانا هي سيري أم زمني وشكي وجفايا ما كان عزيزانم زمنك هبو إيمان داران أهاتن مالي خوان أبخشيان وخوايان أما بو أو مسلماني كزني خيري بو بكاولنا وقورك آتي هندي أولياء قورا أچون سر قورستان ودسكان برزا كردا وخوايا لقناهي أو بوكو دايكان ببورك أولادا كان يندعي خيريان بوناك أمتي مرتبطة بيكو أفرمي هندي كس لبياو تشاكان ين إحساني خويان خير وخيراتي خويان بيشكش كان بهمو إيمان داران أفرمي إلا خويك ورب هو إحساني أو أنا وليان أبوري أجر أمانة هيتشي نبو أفرمي أما أمتي بيغمري خويا صلى الله عليه وسلم أمتي أو أمتي زور برز الله إخوة جل جلاله ممكن رب العالمين تنهال بروي أمتي أو بر شفاعتي أو بخاتو لي خوش به أفرمي أجر أما نبو هر مصيبة لدنيا رويتك هر نارحتك لرويتك أفرمي هر هم وغمك ضلي داجر كرد بخوا غمك ضل داجرك خفتك بخيال تايت والله أبت السبب كفارتي قناها كانوا خواهي قول لقناها أبوري أفرمي أجر أمش نبو لبرزخا كاتك أمريتو لنا قوري تارا إيمان داران همو بجئه لان خزمو كس همو بجئه لان أو كاتا موقع الرحمة خواهي قول لقناها كي أبوري أفرمي أمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم فضيليه تريان هي لصاحي عرصاتك أو السن لبردم رب العالمين توشي نارحتي أبن بهوي أو نارحتي شو اللي يا أخوي قول لي أنا أبوري أفرمي ممكن أخوي قول لقناها كي ببوري أفرمي أجر هيش لما نجنبو أو خوا برحمي جل جلاله يقدان الرحمي لصد رحمي خوي لسر زويادانا لقيامته ممكنة لم عبد قناه بار ببوري أفرمي هيج قناه هيك إيمان دار نية ما دام شريكي بخوا قرار ندابي رازقو بي لقل أم دين شيرينيا إلا ليك لم ويزقانا خواي قورا عفويك أي جواني بحالي أو كسي خوشي بحالي أو كسي كأقاتا مانجر رمضان أوهم الرحمة إخوة داء باري وخواي قورا لقناها كي أبوري دستكان من برزكين وبدل هاواركين علين أي خواي مزنو برحم إما يقولها باري ينظمان قواهاتي هم مالكيتو إما خجالت باري بردم ديواني تو واجاري كتر رومان كردوتو أي خدايا إما فقير نبو توي دولة مندو سخي هانا من بتوه هنا ولقنا كان من ببورة يا أكرم الأكرمين يا ربي خواه اللي من خوشبه يا ربي خواه قناه بأشكرا كردو ما نعفو منك قناه بپنهان كردو ما نعفو منك تو قوري خود خواه قناه زاني من كرد ما نعفو منك قناه نمان زاني كرد ما نعفو منك پروردگارا قناه خو من لچاوي خلق شاردو كرد من خواه عفو منك خواه جان تو زور برحمي اما يقناه بارش هانا من بتوه ناوا بخوا پروردگارا ام ایمان دارانا دسي دعا برزناكن وبوتو نبي خواتو خوش شاهدي الركوع لبردم هشتك نابل لبردم تو يا نبي خواتو خوش شاهدي سري سجد النبينا كان بو هيج كسي بوتو نبي يا ربي خويا جان لقناها كان من ببورة تو قوري خوت خويا لقناها كان من ببورة بحرمتي الريش سبيا كان لقناها كان من ببورة بحرمتي منال بيقناها كان لقلمانا پروردگارا لقناها كان من ببورة يا ربي خويا لقناهي داكو بوك من ببورة لقناهي براو خشكان من ببورة لقناهي خزمو كسوكار من ببورة لقناهي دراوسيكان من ببورة لقناهي هاوشاريان من ببورة خواه جان داوان ليكن بقوري خود هركز ما فيكي بسر مانو لقناهي ببورة يا ربي خواه اما يقناه بار هاتو يتمالكيتو هاوار بولايتو ايانين ليكم روجي رمضان
لەم ساڵی 1440 هاوار بۆ تۆ ئەهێنین پەروەردگارە لێمان خۆش بە تۆ بە بەزەیت لە هەموو کەس خۆشەبی خوایە لە ئێمەش خۆش بە بەخوا پەروەردگارە ئێمە قاتیلی مئەنین خوایە گیان هەنەمان بە تۆ هێناوە عەفومان کە پەروەردگارە تۆ زۆر بەخشندەی عەفوی تۆ زۆر زۆرە عەفوت پێ خۆشە ئێمەش هاتوون ئەلاڵەینەوە ئەپاڕێینەوە داوا ئەکەین ئەوەستین لە بەردەم دەرگاتە عەفومان کە و لێمان خۆش بە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بە کەڕەمی خۆت بەزەی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە یا ڕەبی پەروەردگارە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە قبوڵمان کە یا ئیلاهی خوای گیان هەر گەنجێک لەم شارێ ئێمە تووشی هەڵەبووە عەفوی کە خوای گیان هەر گوناهێ لەم شارێ ئێمە کراوە خوای داوای عەفوت لێ ئەکەین و عەفو بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان ئارامی بخەرە ئەم شارەمانەوە خوای ئارامی بخەرە ئەم وڵات و نیشتیمانەمانەوە خوای ئارامی بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بگێڕنەوە خوای گیان هاتوونەتە ماڵەکەی تۆ پەروەردگارە تۆی بە بەزەی و بەڕەحم کەس لە ماڵەکەی خۆت دەرناکەی تۆی بە کەڕەم و سەخی کەس لە ماڵەکەی خۆت دەرناکەی تو گەورەی خۆت ئێمەش دەرمەکە و عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەر ئەم وڵاتەمانە ببارێنە خوای گیان پاکمان کە ساغمان کە ڕێکمان کە یا ئەکرەم الئەکرەمین نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هەموو گۆڕستانەکانمان ئێستا چاوەڕێی دوعای ئێمە ئەکەن خوای گیان ئارامی بەسەر گۆڕستانەکانی ئەم شارەیە ببارێنە خوایە ئارامی بەسەر چاکەکانی ئەم شارەیە ببارێنە یا ڕەبی خوای گیان گوناهبارەکانی ئەم شارە لە گۆڕەکانە هەموویان چاوەڕێی ڕەحمەتی تو ئەکەن خوایە عەفوی خۆت بەسەریانە ببارێنە تو گەورەی خۆت خوایە ئەو گۆڕستانانەی کە کەس نییە بچێ بەلایەنە و کۆن بوون پەروەردگارە ئێمە لێرەوە هانا بۆ تو ئەهێنین خوایە بەزەی خۆت بەسەریانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە عەفوی خۆت بەسەریانە ببارێنە خوای گیان ئەو خزم و کەسانەی کەوە بێکەس کەوتون لەسەر گۆڕستانەکان و چاوەڕێی ڕەحمەت و دوعای موسڵمانانەکەن وخوای ئێمە لێرەوە دوعایان بۆ بەرزەکەینەوە خوایە بەزەی و ڕەحمەت بەسەریانە ببارێنە ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە یا ڕەبی خوای گیان ئەم دوعایانەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە خوای بە ئومەتی ڕەسوڵ الله قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو خۆشەویستە قبوڵمان کە بەر شەفاعەتی ئەومان بخە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين